زۆر بە خۆشحاڵەزانم لە بەرنمەیەکی ترینەی هەنگاو دەبمەوە میوانی ماڵەکانتان. بەرنامەی هەنگاو بۆ ئەم جارەش باز لا گرفتێکی تریژینگە دەکات کە ڕاستە و خۆ کاریگەری هەیە لەسەر مرۆڤ. ئەویش ئەو مادە پلاستیکانەیە یاخود ئەو خۆڵ و خاشاکەیە کە ئێمەی خەڵک فڕی دەدەینە سەر شەقامەکان و لە هەمان کاتە دەبینین چەند کاریگەری خراپی لەسەر تەندروستی ئێمە دروست دەکات. لەگەڵم بن بۆ ئەم بەرنامەیەش. وەک زۆرێک دەزانن بەهۆی ئەو پاشماوانەی بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە لە پاش شۆڕشی پیشەسازیەوە هەتا ئێستا فڕێدراونە بە نێو ژینگە، گۆڕانێکی مەترسیدار لە ژینگە و کەش و هەوای گیانی سەرزەوی هاتۆتە کایەوە. ئاسمانی شارەکان بەردووکەڵ تەنراون و ناوچە سروشتیەکان زەریاکان بە پاشماوە پلاستیکەکان ماخنکەون، نەخۆشە کوشندەکانیش تا بێت لە زیادبووندان. گازە قەتیزبۆکانی بەرگەهەوا گۆڕانی کەش و هەوایان هێناوە و لە وڵاتانی پێشکەوتوودا زانایان و چالاکەوان و میدیاکاران و تەنانەت خەڵکانی ئاسایش بەردەوام باز لەم دیاردەیە دەکەن و بە شوێن ڕێگاچارەی بنیادی هەمیشەییدا دەگەڕێن بۆ ئەم حاڵەتە. شێوەیەکی گشتی هەر شارێک هەر شارۆچکەیەک هەر گوندێک بگری ئەمڕۆکە ژیانی تابێت بێگومان پاشماوەی پلاستیکی یاخود هەر پاشماوەیەکی تر فڕئیرێت یاخود زیابێت لەبەرچی لەبەرەوەی هۆکارەکان زۆرن بەکارهێنانەکان زۆرن لەمڕۆیە ئەو شتانی کە بەکارێنین زیاتر لە ماوەدە پلاستیکەکان پێکهاتوون چونکە ئاسانترە بۆ گواستنەوە هەروەها بۆ هەڵگرتن باوەڵۆک و کۆنتەینەرێک بەکار بهێنرێت. ئەمانە کێشەکە لە ئەیرەوە دەست پێکات یعنی ئێمە ئەو وعێتەوە ئەو هۆشیاریەمان نییە کە بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی ئەم پلاستیکە کەمکەینەوە یاخود لە شۆپەکانە لە مارکەتەکانە ئەچیت بۆ زەرفێک کەمتر بەکار بهێنیت یاخود با بڵێن جانتایەک خۆت لە قماشێک دروستت کردووە بەردەوام بەکاری بهێنەوە ئەم وعێتە نییە کە ئەمەش نەبوو ئەبینین ئەم کارەساتە گەورەیە کە لی کەوتوێتەوە بۆ نمونە خەڵک بەلایەوە ئاسایینی ئەگەر بتڵێکی شوشە ئاو لەگەڵ خۆیان بژێڕێت یاخود بتڵێکی ستیل ئاو لەگەڵ خۆیان بژێڕێت ناچارە بێت بۆ نەگەر سەفەرێکی هەبێت لە چەندین شوێن لا ئەیات بۆ ئەوی بتڵێک ئاو بەکار بهێنێت. ئەمانەش واکات ڕێژەی فڕێدانی ماوەدە پلاستیکەکان زیاتر بێت و بەکار نایەتەوە لەبەرەوەی چێ بن یەکەم لە هەمان کاتا پیسە بن کە فڕێی دێت دووش ڕسایکل ناکرێتەوە. ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئەم ڕێژە زۆرەی کە ئەیبینین لە ماوەدە پلاستیکەکان بە هەموو جۆرەکانیانەوە لە ڕقم یەکەوە تا ڕقم حەوت کە ئاماژەی پێدەین هەموو شێوەکان تێکەڵ بوون و لەم شوێنانایە کۆکرێنەوە بەسەریە بە شێوەیەکی گشتی مادە پلاستیکەکان لە چەند سەرچاوەیەکەوە بەرهەمێنرێت بۆ کۆڵمان هەیە یاخۆت بەرهەمە نەوتەکان بەعام لە بەرهەمە نەوتەکان بەرهەمێت بۆیە ڕێژەی پاکوخاوێنی ڕێژەی جۆری ئەو مادە پلاستیکە دروستەکرێت جیاوازە هاتون کلاسیفیکیشنێکیان کردو ئەگەر زۆربەی ئەو پلاستیکانەی کە هەمان و بەکارهێنین ڕۆژانە دیقەتی بین هەر لە دەبەی ئاو خواردنەوە یاخود لە پەرداخی ئاو خواردنەوە یاخود لە بوتڵی شامپۆکان هەرێکەی سێگۆشەیەک و ڕقمێکی لە ناوایە. ئێمە باسی ئەو کلاسیفیکیشن ناکەین لە ڕقەمیەک تا حوتمان هەیە بەپێی ڕیزبەندی و بەپی پێکهاتەی پلاستیکە جیاوازە بۆ نمونە لەسەر بوتڵی ئاوەکان یاخۆل لەسەر پەرداخی ئاوەکان ڕقم یەکمان هەیە لە سێگۆشەیەک ڕقم یەک زۆر جار پێشێوتر PET واتە چی واتە زۆر بە ئاسانی ڕسایکل لەکرێتەوە ئەبێت تەنها لە ئاوە بەکاربێت لە خوار 25 پلی سەدیە هەڵبژێت تشکی خۆری بەرنەکەێت چونکە با بڵێن توانەوەی یاخود ئاستی توانەوەکەی نزمترە کەچینە ڕقم دوو ئەگۆڕێ کە ئەبێ بە مادەیەکی ترمان هەیە کە پێوترێت باڵێن دێنسە قورسترە SDP پێوترێت SDPE پێوترێت ئەوەیان لە بۆنە لە بڵی شامپۆکانە هەمان یاخود لە سەری دەبەکانە هەمانە بۆ ڕقم سێ و بۆ چوار هەمانە کە سێ بۆ ترسناکترە PVCە ڕقم سێ ڕسایکلینی قورسە بۆن لە پلاستیکی دەرگاو پەنجەرە بەکارهێنرێت لە زۆشتی ترە هەمانە بەکارهێنرێت. ڕقم چوارمان هەیە بۆنە لە مارکێتەکان ئەو هەموو زەرفەی کە لێرە ئەیبینین بەداخەوە ئەچینە مارکێتەکان و زەرفێک دوانسییان دا هەتا بەکارهێنین ئەمە زۆر کێشە دروست دەکات چونکە بۆشی بوونەوەی لە ناو زەویە یاخود کە کاتێ فڕێدرێت نزیکەی 10 بۆ 20 ساڵێوێت ینی ئەمە کە
زەرفێک کە لە مارکێتێکی هینێتە دەرەوە فڕێ لێرە دەبوو 20 ساڵێت سەیری کە ئەمە بەراورد بەوەی کە بۆ نمونە ئەمەیان کە لە چا ئەوانی ترەوە با بڵێن پێوترێت لودنز ینی قرس نییە زۆر مادەکەی قرس نییە و بۆوانی ترمانەیە کە ئاچێتە 5 و 6 و حوت 5 کامانن 5 ئەوانن کە توانەوەیان بەرزترا خواردنیان تا هەڵەگیرێت یاخود وەکو کۆنتینەری فوت بەکارێنێت ئەمانە تۆزێک مەترسیان کەمترە لەبەر توانێت لە ڕاستەخۆ بۆ نەخواردنی گەرم کرێتە ناویەوە و مەترسی کەمتر بێت بۆ سەر تەندروستیمان ئەچین بۆ 6 و حوت شەشیش بە هەمان شێواز لە کۆمەڵێک پلاستیکە لە ژیانی ڕۆژانەیە بەکارهێنین یاخود لە تایە ئەوانەیە و ئەچینە حوت کە هەمان ئەمەیان زۆر مەترسیدارە کە توانێت ڕسایکلینکردنەوەی کەمە بۆ نمونە بەسیترین شت سیدیمان هەیە ئەو قورسانەی کە لە بازار هەیە ئەفرۆشتن ئەمانە ڕسایکلینکردنەوەیان ئاسان نییە بۆیە لە هەندێک شوێن یاخود لە هەندێک ویلایەت لە ئەمریکا ئەبینین شارەوانی ئەو ناوچەیە ڕێبە و پلاستیکان نادێکە لەو کلاسیفیکیشنیان بەکاربهێنێ بۆچی ئەتوانن ئەڵێ توانای ئەومان نییە ئێمە بە مەلاین تەن پلاستیکمان هەیە لە هەمان کات دەبین بە پرۆسەیەکی دوورە درێژتر بە کولپەیەکی دوورە درێژتر وزەیەکی زیاتر ئێمە نابێت لە بیری بکەین کاتە پلاستیک فڕێ دێن ئەڵێن ڕسایکلین بکرێتەوە و حکومە ڕسایکلینی نییە لە هەمان کاتە ڕسایکلین وزەی پێویستە وزەی چی پێویستە وزەی نەوتی پێویستە دیسان فۆسەت فیول ئەیسوتێنی و دووکەڵ ئەچێ بە ئاسمانە و هەروە سەرچاو ئاویەکان کە بۆ ساردکردنەوەی ئەم ڕسایکلین یونتانە بەکارێنێت ئەوەش جاریشتر مەترسی هەیە و پێست بۆ ناچێتەوە ژینگە پێش هەموو شتێک کە پلاستیکێک بەکارهێنیت پێویستە کا سەری لێبڵەکانی بکەیت ئەگەر ڕێم بە دوای سێگۆشەیەەکە بەم شێوازە لێرە سێگۆشەیەکمان هەیە کە سێ سەحمە چۆتە ناو یەکەوە لە ناو ئەم سێگۆشەیە ڕقمێکمان هەیە ئێمە ئەو ڕقمانە بوو ئەو کۆدانە بوو کە باسمان کرد لە 1 تا حوتمان هەبوو لێرە نووسراوە ڕقم 5 ڕقم 5 و لە خواریشە نووسراوە پیپی ئەمە ئەو جۆرە پلاسیکانن کە بەکارهێنێت بۆ هەڵگرتنی خواردن واتە چی واتە خواردنێک ئەگەر بەگەرمی بکەمە ناو ئەم پلاسیکە زیانی کەمتر لەوەی من بۆ نمونە بتڵێکی ئاو بمەوێت چایەکی تا بخۆمەوە یاخۆت چایەکی تا هەڵگرم بڵم ئێبم بۆ شوێنێک بە شێوەیەکی خێرا ماوادی پلاستیک داخلی وڵاتەکەمان بووە یعنی ئەوە نییە لە هەموو جۆرەکان پێشتر پێی ئاشنا نەبووین ئێمە پێشتر لە سیستەمی پەروەردەمانە نەبووە پێشتر هۆشیاری لە میدیاکانەوە نەبووە چونکە کەم بەکارهێنانەکان کەمتر بوو لەگەڵ زیادبوونی بەکارهێنانی ئەم پلاستیکانە و هاوردەکردنی بۆ ناو وڵات معلوماتەکانی ئێمە کەمتر بوو لە ئاسی بەکارهێنانی پلاستیکان ئەلێرەیان مەترسێکەیە بە شێوازێکی تەندروست بەکاری ناهێنین ئەبینین زیانە تەندروستەکانی زیاترە بۆ نمونە لە منتیقەی تانجەرۆکە ئێستا ئێمە لەم شوێنە وەستاوین بەپێی ئەو توێژینەوانی کراوە بە ئەو فۆرمانی کە دابش کراوە بەسەر گوندەکانی ناوچەی سەر ئەم ڕووبارە بین ساڵ 6 خەڵکی ئەم ناوچەی تووشی کانسەر بوون تووشی نەخۆشی شێرپەنجە بوون ینی ئەمە گرفتی تەندروستێکەیە کە تووشێ بین ینی نەکەر ئەوەش بۆ نمونە تووشی سوکسون و ڕشانەوە کە بەسیترین شتە کە با بڵێ نەخۆشیەکە ئێمە زۆر بە سادەیی وەرێگرین ئەبینین لەم ناوچەیە بۆ نەسەدەی خەڵک ئەو نەخۆشی لەگەڵا بووکە لە کاتی توێژینەوەکە کراوە هەنگاوەکان ئەبێت لە تاکەوە دەست پێ بکەین و هەمومان خەمخۆر بین بە یەکلایەنە ناکرێت من تەنها ناکرێت ئەم پلاستیکە لە ماڵی خۆم هەڵگرم ئەمە بە من ناکرێت ئەی من دوایی چی لێ بکەم کەواتە بە لایەنە پەیوەنددارەکانیش هەنگاوی جددیتر بنین ناڵێن هەنگاویان نەناوە هەنگاوی جددیتر بنێن بەوەی کلاسیفیکیشنیان بۆ بکەن هۆشیاری زیاتر بدەنە خەڵک و ڕێگری لەو پلاستیکە مەترسیە دارانە بکرێت یاخود ئەوانەی مەترسیان بۆ سەر ژینگەیە کەمتر بەکاربێنێت بە شێوەیەکی گشتی ئەگەر هەمومان هاوکار بین ژینگەکەمان پاکترە بێت و دوجار تەندروستیمان باشترێت کاکڕەت ئەگەر لەوە دەست پێ بکەین پاشماوە خۆراکیەکان و مادە پلاستیکیەکان چەند زیانی هەیە بۆ ژینگە و بەتایبەتیش لە هەرێمی کوردستانە ئێستا ئاقارەکان بەرەو چۆمان ئەبات بەڕێزە ڕوونکردنەوەیەکمان بێتێ بارودۆخی خاشاک لە هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەتوانین بەو بارودۆخی کە تیایەن لەو حاڵەتانی کە بەری ئەکەوین و باس و قسە و باسی لێوەکرێ توانین 5 بۆ 3 خاڵی سەرێکی ڕاکێشین یەکەمەوەیە ئایا ئێمە خاوەنی سیستمی کۆکردنەوەی خاشاکی تۆکمەی خاڵێکی تر ئەوەیە ئایا ئێمە خاوەنی هۆشیاری پێویستین لەلایەن کۆمەلگاوە خاڵی سێم ئەوەیە ئایا جێبەجێکردنی یاسا ژینگەیەکان یاسایانێکە لە شارەوانەکانەوە دەرچۆنراوە ئایا وەکو خۆی جێبەجێکرێت بۆ هەرێک لەمانە ئەگەر کەمێک درێژەی پێبین لە ڕاستیە هەرێمی کوردستان حتاکو ئەم دەقەیە کە ئێمە قسە و باسی دیاکەین خاوەنی سیستمێکی باشی کۆکردنەوەی خاشاک نییە
شار و شارۆچەکانی کوردستان هەتاکو ئێستا بە شێوەیەکی زۆر عەشوایی و هەڕەمەکی خاشاکی کاکۆکرێتەوە خاشاک لە ماڵەکان دوور دەخرێتەوە لە خودی کۆڵانەکان و چە و شەقامەکان شێوازی دانان و کۆکردنەوەی خاشاک بە شێوەیەکی زۆر هەڕەمەکیە و دیسان کۆمپانیەکانی کۆکردنەوەی خاشاکی کۆمەڵێکی زۆر کەم و کوڕیان هەیە لە کۆکردنەوەی خاشاک لە گواستنەوەی ئێستا خەریکە کارگەری سایکڵین دروستەکرێ بەڵام ئێمە خاوەنی سیستمی کۆکردنەوەی خاشاکەکانین لە مفرداتە لە کۆڵانەکانە تا بگات بە کۆکردنەوەی خاشاکەکە لایەن کۆمپانیەکانەوە ئەمە خۆی بە خۆی گرفتی گەورەی لە هەرێمی کوردستان کە ناتوانین تەنیا پەنجە بۆ هاوڵاتی یا بۆ یاسا ژینگەکان ڕاکێشین بڵین ئەوە لە شوێن و ساتی خۆیانانین بە نیسبەت کۆکردنەوەی خاشاکەوەیکێکە لە کێشەکان خاڵی دووەم ئایا ئێمە خاوەنی هۆشیاری تەواوین لە ڕاستیە هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەتاکو ئێستا بەو چاوە سەیری ژینگە ناکەن بۆ چاوە سەیری سرۆژ ناکەن کە بەشێکە لە تەندروستیان بەشێکە لە ژیانیان بێگومان ئەمە چیوە ئەکە لە هاوڵاتی بەم جۆرە بیر لە ژینگە بکاتەوە بیر لە تەندروستی و سروش کاتەوە ئەبێ سیستەمێ هەبێ پێگەیان بێت ئێمە ئەو جیلەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کاراساتی ژینگەی ئەنێتەوە ئەمڕۆ وا خەریکە ژینگە هەرێمی کوردستان گیرە خوا بەدەستیەوە ئەو نەوەیە کە ساڵی 90 چۆتە قوتابخانە یا لەدایک بۆ یا ساڵێنی دواتر ئەبوو ئێمە خاوەنی سیستمێکی تۆکمە بووینە لە پەروەردەکردنی تاک بۆی ژینگەمان بەم ئاقارە نەگات کاتەتوانین لێرە بڵێن سیستەمی پەروەردەکردنی پەروەردەییمان نییە بە دڵنیاییەوە یەکێ لە گرفتە هەرە سەرێکیەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ نەبوونی سیستمێکی پەروەردەییە کە تاک پێ بگەێنێت ژینگە بەشێکە لە ژیانی ژینگە بوونی ئەوە ژینگە ژیانی ئەوە بەڕاستی ئەمەیەکێکە لە خاڵە لاوازەکانی وێرانکاریان کارەساتی ژینگەی لە هەرێمی کوردستان کە ڕوادات بە جۆرێکی تر شێواندنی ژینگە تەنیا پیسکردنی ئاو هەوا و خاک ناگرێتەوە ئەمڕۆ ئەو کارەساتی کە ماتۆر سکیلەکان لە شارەکانی کوردستانە وەگەڕیان خستووە کەمتر نیە لە پیسکردنی ئاو خۆ یاسا با لێرەیە بەرقەرار بێت خۆ ئەمە بەشێکە لە ژیانی گشتی دەنگی ماتۆر هەرچی کوچە و کۆڵان و شار هەیە هەمووی بێزار کردو بەڕاستی کە ئاسانی لێ پێچێتەوە ئەمە پیسکردنی ژینگەی دەنگیە ئەو هەموو واری مۆریدا و هەموو شۆستە ڕووخاوە ئەو هەموو لافیتە و قوتعی فلێکسەکە کە بێشومار بەبێ هیچ سانسۆر و هیچ کۆنتترۆلکردنیەک دروستەکرێ ئەمانە دێژار بەشێکن لە تێکدانی ڕەگەزەکانی ژینگە واتە کۆڵەواریەکە تەنیا لەلایەکەوە فرەدانی خاشاک نییە هەموو شتەکە ئەچێتەوە سەر ئەوەی کە ئێمە لە سەرتاوە لە بابەتی هۆشیاری ورتر بڵێ خاوەنی سیستمێکی تۆکمەی پەروەردەیەنین تانەوەیەک پێ بگەێنێ سبینی ئەمنەوەیە بوو بە بەرپرسی شارێک شارەوانیەک ژینگەیەک وای لێ بێت کە کۆمەلگاکە لە دەستی بەحاسێتەوە بەو جۆرە بیر بکاتەوە لە خزمەت ژینگەی شار و وڵاتەکەیان بێ خاڵی سێهەم کە ئەچمە سەری یاسا ژینگەیەکان بەڕاستی ئەمڕۆ شارەوانیەکان چه فەرمانگە ژینگەکان چه ئەو لایەنەی خۆیان بە خەمخۆری تەندروستی و ژینگەی شارەکان دەزانن وەکو پێویست هەڵناسن بە جێبەجێکردنی یاساکە یا بە جۆرێکی تر ئەو پارە و دارایی لە بەردەستیان نایە یا دەستیان ئەەکەوێ نایخەنە خزمەت پاراستنی ژینگەی شارەکانەوە بۆ نمونە زیندوترین کێس کە ئێمە ناو مرکزی شار قسەکەین بابەتی گۆیژە بەڕاستی بە تەواوی خەریکە بەرەو کارەساتێکی ژینگەوی وێرانە ئەڕات چیتی ئەچێ بە چەند هزار دلاری شاخی گۆژە بە کامێرەی چاودێری کۆنتترۆل کرێت چ بۆ سووتان چ بۆ فرەدانی پاشماوە چ بۆ جێشتنی هەموو بتڵ و شوشەی کە لە شاخی گۆژە ئەبینرە بەداخەوە کە تۆ ئەمە سیمایی شاری سلێمانە خەڵکە چێت بۆ گەشتکردن کاتێککە پێت خۆشە بچی بۆ گەشتکردن ئەی بۆ شوشەکەی تێفرەئی یاخودە خۆڵ و خاشاکە یاخود بەڕاستی فرەدانی ئەو خاشاکە تەنیا شوشەنیە تەنیا پلاسیک نییە هاوڵاتی لەوێ هەرچی دەستکەوێت فڕێ ئەدات خۆزگە ئەم بەرنمەیە بە مەدانی لە ناو پاشماوەکە بکرا ئەتان بینی خەڵک لە شەقامی سەرەوەی گۆیژە 50 متر ئەبینێت وەرە خوارەوە بۆ ناوەڕاستی گۆیژە بۆ ئەو دۆڵانەی گۆژە چ کارەساتێک ڕوویاوە بەڕاستی لە وێرانێکی دوای جەنگ ئەچێت لە وێرانەیەک ئەچێت کە سەدان ساڵە ئێهمال کرابێت هیچ خەمێکی لێ نەخورابێ چکە بەڕاستی ئێمە خاوەنی هۆشیاری نین خاوەنی لێپێچینەوە نین خاوەنی سیستەمی کۆکردنەوەی خاشاگین بە شێوەیەکی تۆکمە گۆیژەکان لە هەموو شار و شارچێکی کوردستانە هەن پێتاوانەی بەتەنیا لە سلێمانیا گۆیژەیەکە و لە هەموو شوێنی ئەمە هەیە چ لە کۆکردنەوەی خاشاک چ لە حلکردنی چ لە نەبوونی هۆشیاری چ لە جێبەجێکردنی یاساژینگەیەکان بەڕاستی کارەساتی خاشاک و فرەدانی خاشاک و چارەسەر نەکردنی خاشاک
باقارێکی زۆر مەترسیدارە ئەڕوات پێم وایە ڕاگەیاندن ئەلێرەیە تاوانێکی گەورە ئەکەن لەوەی کە فۆکەس ناخێنە سەر حاڵەتان لەوەی کاتی زیاتری نادنێن لەوەی واز لە دوو نەشتەی هەواڵ لایەنن بۆ وشارکردنەوەی هاوڵاتەن تەنیا لە دوو ژێرنووسە لە چەند چرکەیەکە هاوڵاتی بەڕێز تکایە درەخت مەشکێنەرەوە تکایە بووە ئەمە بەڕاستی کافی نییە چونکە شاری سلێمانی لە ساڵ 32 پیشەتازی عێراق لەم شارەیە ئەبێ بە ئەندازەی ئەم ناوە گەورەیە کە خستوێنێتە پاڵ شاری سلێمانی و نازنایەوە کە بۆ وێرانکردنی پارێزگاکە ئەبێ ژینگەکەشی ئاوڕێ لە بدرێتەوە هەولێر هەروەها دۆ هەموو شارەکانی تر کە ئەمڕۆ بەبێ جیاوازی ئەبێ ئاوڕی جددی لە ژینگەکەی بدرێتەوە چونکە ژیانی ئێمە تەندروستی ئێمە بەندە بە پاگڕاکردنی ژینگەوە لە پیس نەکردنی خاکەوە لە پیس نەکردنی هەوا و ئاوەوە پێم وایە خاشاک ئەمڕۆ ئیتر تەواوی ئەوەیە هەڵوێستەی جددی لەسەر بکرێت پلان و قسەی جددی لەبارەوە بکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی حەزناکەی خەمساردییان لە ماوەی ئەم ساڵدا بە تەواتی پێوە دیار بوو یان هۆشیارێکی ئەو تۆ نەدرا بە خەڵک بە تایبەتیش کاتێکە کەرەنتینە ڕاگەیاندرا بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە و لە هەمان کاتی شاگەر ببینین ئێستا ئەم خۆڵ و خاشاکەی کە ئەیبینین بەردەوام لەلایەن هاوڵاتیان و لەلایەن خەڵکەوە نەفرە دەدرێتە سەر شەقامەکان و باخچە و شوێنە گشتەکان و قوتابخانەکانیش شوێنی پەروەردەیە نە قوتابخانەکانیش ئەم سیماناشرینە ئەبینین ڕێکخراوەکانیش خەمساردییان ئەم ساڵ پێوە دیار بوو ئێوە بەڕێستان چیتان کرد گەر ساڵی 2020 هەژمار بکەین لە مانگی دووەوە تەواوی چالاکیەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە شاری وەستان بوو و نەک چالاکی تەنانەت یەکتر بینینەکانیش ئەمەش بە دۆخێکی تەواو چەق بەست و وەستاوە ڕۆشت ئەوە ناکتوانێت بکرێت بە خاڵێک بەسەر ڕێکخراوەکانەوە پێم وایە ڕێکخراوەکانی ژینگەوانی کە بە پەنجەی دەژمێرن لە هەرێمی کوردستان لە 4 ساڵ 5 ساڵی پێشوە بە شێوەی ڕایۆژکاری بە شێوەی پێشکەشکردنی پرۆژە پێشنیار کارێکیان بۆ حکومەتە خۆجیەکان و تەنانەت پەرلەمانی کوردستانیش کردووە توانێت بڵێن بە 10 ساڵی تریش دەستەی ژینگە و وەزارەتی ژینگەش بیریان لێ نەکردوێتەوە ئەوەی لە پرۆژە پێشنیاری چارەسەرکردن و سنوورکردنی پلاستیک لە پاراستنی دارستانەکان لە یاسای ژینگەیی لە دروستکردنی شێڵتەر بۆ ئاژەڵان لە پاراستنی ئاو پرۆژیاسی باش پێشکراوە بەڵام حکومت نەک قسەی ڕێکخراوەکان تەنانەت قسەی ڕایۆژکارەکانی خۆشی بە هەند وەرناگرێ واتە ژینگە نەبووە بە ئەولوێت لە حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ ژینگە بەقەت نەوت ئەبێ بەقەت بازرگانی قەبەکانی خۆیان ببێ بە ئەولوێت لایەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوەی کە ئیش ئەکەن وەکو ڕێکخراوی سروشی کوردستان هاوسەرۆکی نوێنەراتی سلێمانی قساکەم ئێمە لە مەجای هۆشیاریە ئیشەکەین باشە ئەگەر بودجەیەکی بچووکیشمان هەبوو بێ لە دروستکردنی پرۆگرامێکی پەروەردەیی بۆ باخچەی ساوایان و خوێندنگای سەرەتاییە سەرفمان کردووە و لە ماوەی ساڵی ڕابردووە لەو ناوەندانە وتومانێتەوە پرۆژە پێشنیار بەنیاوە پەرلەمانی کوردستان بۆ پاراستنی ئەو بۆ سنووردارکردنی پلاستیک لەم ساڵ و لە ساڵی پێشوش پرۆژە پێشنیاری زۆر باشیشن کە خەڵکی زۆر ئەکادمی شارەزا چالاکوانی باش نێودەوڵەتی ناوخۆی ئیشی تا کردووە ئەو کە گوێنەگرێت ڕێکخراوی مەدەنی نەچەکی پێ نەهێزی هەیە واتە ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنیت تا ئەو حەدە دەسەڵاتی ئەو پەڕی کەمپینێکی ناڕزایی ئەکا لە بەردەم پارێزگا لە بەردەم پەرلەمانە لەمە زیاتر حکومت ئەبێ جۆ بگرێت چونکە کەسانی زۆر دڵسۆز کەسانی زۆر شارەزا لەو ڕێکخراوەکان بوونیان کەواتە لێرە پامەکی بەڕێزەدەوەی کە ئەڵێ پەرلەمانی هەرێمی کوردستان خەمساردێکی پێوە دیارە و گوێی لێ نەگرتون و یادداشتەکانی بە هەند وەرنەگرتووە گومانی تانیە خەمساردن دەنا نەک ڕێکخراوەکەی من چەند ڕێکخراوی دیکە چەندین پرۆژەی جوانیان پێشکەش کردووە لە خزمەتی تەندروستی آخر تەندروستی هاوڵاتی هەرێمی کوردستان لەسەر و هەموو شتێکەوەی کە تو هاوڵاتی لاسەنگە هەبوو تەواوی کاروباری وڵاتەکە بە لاسەنگی یاڕوات کۆرونا باشترین دەرزی پێمانوت کە ئەگەر تەندروستی لە جێگەی خۆی نەبێت تەواوی چالاکی لە وڵاتەکە یاپەشی ئەەکەوێت ژینگە باوکی هەموو ئەمانەیە بەڕاستی دایکی هەموو ئەمانەیە بۆ پلاسیک بەشێکە لەو کارەساتە ئەمڕۆ تەنیا پلاسی کارەساتی نەناوەتەوە بەڵام بەشێکی گەورەیە کە ئێستا بەرنمەکەی ئێمە فکس زیاتر لەسەر پلاستیکە بەشێکی گەورەیە بۆ تەندروستی مرۆڤ بە تایبەتیش نەخۆشی کانسەر پلاستیک ئەمڕۆ ئەمان ئەتوانن چەند هەنگاوی جدی بۆ بنێن لەکە لەو هەنگاوانە ئەمان ئەتوانن بەکارهێنانی سنووردارکەن تەگەرە بۆ هاتنناوەوەی دروست بکەن تەگەرە هەڵبەت مەبەستمەوە نییە دەگەل لە بازرگانی بدرێت هێنانی قورز بکرێت باج خرێتە سەری وای لێ بکرێت هاوڵاتی ناڕاستە خۆ لێ دوور بکەوێتەوە لە جیاتی ئەوەی 20 قاپی سەفەری بە 1000 20 قاپی سەفەری بە 3000 بۆ هاوڵاتی لێ دوورەکەوێتەوە
25 پەرداخی سەفەری بە 1000 دینارە کە بوو بە 3000 هاوڵاتی دوورەکەوێتەوە بەدیلمان چییە بۆ بەدیل هاوڵاتی خۆی دۆزێتەوە مەبەستم ئەوەیە بەدیلمان چییە بۆ نمونە لە بری پلاستیکێک خۆ ئەتوانین شوشە بەکار ئەتوانی شوشە بەکارێنی فافۆن بەکاربێنی ئەو مادانەی کە دوورەکەونەوە لە ژەم ئێستا دیان جۆر مادە هاتووە کە لە گەنمەشامی دروست کراوە لە فایبەری تەپەتۆر کاغز دروست کراوە لە با بڵین لە تەبەدور کە دۆستی ژینگەنی ئەو لە پلاسیک باشترە و هەموو ئەو شتانی کە توانای دووبار و سێبارە بەکارێنانەوە هەیە هەمووی باشتر لە کارەساتی سەفەری چونکە ئەمەی لە کوردستان ئێستا بە بتڵی ئاوەوە بە قاپ و قاچاقی سەفەریەوە لە پەرداخەوە حتا هەموو شتێک سەفەریە هاوڵاتی هەرێمی کوردستان ڕێزم بۆیان خۆیان یاوەتە پاڵ جۆرێک لە تەوەزەلی هەموو ئەوەی ئەیباتە سەفرە و گەشت هەمووی لە ماڵەوە بە حازری هەیە کە توانای ئەوەی هەیە دەیان جار بەکار بێنرێتەوە بەبێ ئەوەی ئەو پەری جارێک فڕێ ئەدرێ یان ڕیسایکڵی نەکرێت بەڵام ئەم دێت پەنەئەبا بۆ شتە ئاسانەکە ئەبێ حکومت لەم دەلاقەیەوە لەوە بات کە هاوڵاتی دوور خاتەوە لەمە ئیش بۆ ئەمە ناکات پرۆژە یاسای سنووردارکردنی مادە پلاستیکەکان هەیە نێردراوە بۆ پەرلەمانی کوردستان چەند ساڵە تۆزی لەسەر نیشتووە دایان پرۆژی جوانمان هەیە لە هەرێمی کوردستان ئەتوانرێ ڕایۆژ بڕەخراوەکان پێ خۆیان ڕایۆژکاری دەرەکیان هەیەتوان پرسیان پێ بکەن دایان چالاکوانی نێودەوڵەتی هەیە ئامادەیە بێ بەرامبەر یارمەتی حکومەتی هەرێمی کوردستان بە یارمەتی فەرمانگەکانی ژێنی بە شارەوانی بە کێ بەرپرس بوو لە مراندنی جێگرەوەی زەرفی پلاسیک لە ناناوەخانەکانی کوردستانە خۆ سلێمانی لەو پارێزگانی بە باشووی عێراقەوە ئیمەرە بۆ ئێمە کردوت کایە چی تاکرۆ بۆمان بنێر بۆ ئێمەژە پارێزگاکانی خۆمان بکەین بەڵام لە ماوەی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بە هۆشیارکردنەوەی ئەو دوکانانەی کە ئەو دەبە ئاو لەگەڵ ئەوی ئەو بڵێن ئەو ئەوانەی لە ناو جامەکانان حتا لە ناو کارتۆنەکانە کە پسکراون دووری خەنەوە لە هەتاو ئەمەش بۆ خۆی کاریگەری ڕاستە خۆی هەبوو لەسەر تەندروستی بەڵام هەندێک لە دوکاندارەکان بەداخواانە تا ئێستا ڕەچاوی ئەویان نەکردووە ئەزانی خاتون کێشەکە ئەوەیە ئمە باسی کەمکردنەوەی پلاستیکەکەین ئەو کۆمپانیەکانی دروستکردنی کارتۆنی ئاو و بتڵی ئاو ئەوان ئەیانوێ هاوڵاتی ئاوی گەرماوەکەیشی لە بوتڵا بێ ئەوە سەرمایهداریە ئەو بزنسە ئەو ئەیەوێت تۆ لە ئاوی سارە شۆردنیش لە بوتڵا بکڕیت ئەو بە دوای بەرژەوەندی خۆی وەیەتی بەڵام دوکانارەکانیش لێرە هۆشیاریەکیان نیە ئەمە بوتڵە ئاوە ئەگەر چی ئەمە لە ئۆکێ تەواو بڕیارمانە کە لە ناو بوتڵی ئەم ئاوە لە ناو بوتڵا بێت بەڵام خۆ ئەوانیش لە بەردەم هاتاوە دانێت کە ئەمەش دووبارە بۆ خۆی ئەو پرسیارە ئەتوانی ئاڕاستی لانی تەندروستی بکرێت ئێمە باسی ئەواکەین چۆن هاوڵاتی وا لێ بکرێت فلترێشنی ئاو بکات لە ماڵەوە لە جیاتی ئەوەی بەردەوام بوتڵی ئاو دەبێت ئەو بکرێت و پلاسیک بۆ تانجەرۆ یاڵە چاڵاکوان باسی کات و فەرتەنەی نایەوە ئێمە باسی ئەوواکەین ئەم پرۆسەیە وەگەر خرێ و کارەساتە کەم کرێتەوە بەڕاستی ئەمە هەوڵی جدیە ئەبێت لە هەموو لایەکە تەنیا بە ڕێکخراو ناکرێت لێرە لۆمەی ڕێکخراو کە من ئێستا لەسەر کارەوە هاتووم بۆ ئەم بەرنامەیە چالوەکان پێ بەڵێن چالاکوان باشە ئێمە بەتەنیا بە من ناکرێت چونکە دوجار هەوڵی من سنووردارە توانێت من سنووردارە ئەمە بەلایانی ئەکرێ بتوانێت کۆمەلگا ناچار کات وای لێ بکات فێری کات دەستگای ڕاگەاندن ئەتوانێت فۆکەس خاتە سەری لایانی حکمی ئەتوانێت دەفعی لایانی ڕاگەاندن کە بە ئەم شتە بەدەستە جەمعیە کرێت دڵنیاشم لەم مەجالە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی سوپاسی حکومەتەکەن و هاوکارێ بن و هیچ کات لە ڕێگریکردن لە بڵاوبوونەوە تەشەنەسەندنی کارەساتی پلاسیکە هیچ ڕێکخراوێکی کۆمەڵی بەدەری ذاتی ئەوە ناکات چەخۆ لە حکومت باە بە جۆرێ لە جۆرەکان ڕخنی حکومت کارێکی خراپە بەڵێ دووتەی تۆ بە تایبەتی بۆ هاوڵاتیان وە لە هەمان کاتە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان لە بەرنامەی هەنگاوە چیت هاوڵاتانی هەرێمی کوردستان من کایان لە یەکەم بیرکەنەوە لە تەندروستی خۆیان بیرکەنەوە لەوەی ئەو شتەی بە شێوازی پلاستیک ئەیکردن و بەشە سەعاتی بەکارهێنن هەمان شت لە ماڵەوە هەیە تکایان لێکێنی ئەمەوە لە 2016 حەڤەوە بەردەوام پەیاممان لەسەر ئەمە هەبووە هاوڵاتی بەڕێز ئەوەی لە ماڵەوە هەیە و بەردەستە ئەتوانی ئەوە لە دەرەوە بەکاربێنی تەنیا تۆزێک کاتەرخانکردن و پلانێکی بچووکی ئێوێت شتێکی ترنیە لەم بابەتە ئەمڕۆ هاوڵاتانی هەرێمی کوردستان هاوتەمەنەکانی هاوڵاتانی هەرێمی کوردستان لە وڵاتانی جیهانە بیر لەوە ئەکەن و ئەمەی هاوڵاتانی هەرێمی کوردستان ئەی بنە دەرەوە بەکارێنن نەکەمیکەنەوە ئەستن بەکاری نێنن بوونی نەبێت واتە جیاوازەکە زۆرە بەڕاستی داواکاریشمان بۆ پەرلەمانی کوردستان و حکومەتە جێ خۆجیەکان ئەوەیە ئەو بڕیارانەی کە هەوڵە جدی تیادراوە لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و
حکومەتی هەرێمی کوردستانێت تکایە تۆزی لەسەر نیشتووە هەمووی هەڵبەنەوە بڕیارگەلێکی زۆر زیندویان تکایە زیندویانکەنەوە بیانخەنەوە سەر پێ چونکە هەمووی ئیشی تیا کراوە بڕیاری زۆر جوانن خەمی ژینگەی هەرێمی کوردستانیان بێت چونکە تەواو کارەساتەکە خەریکە ئاوقەمانە بێت دەیان شوێنی گەشتیاری بۆ ئەوە ناشێت ئیسە بچیت تەنها چاوێکی لێ بکەیت سەردانێکی بکەیت ئەوەندە بۆ بە ناوچەیەکی زبڵین ناوچەیەکی کارەسات بە. بەڵام ڕاستێتاڵەکە ئەوەیە تاگ و کۆمەڵگەی ئێمە بە گشتی لە دەروەی بازنەی هۆشاری ژینگەدا دەزۆڵێتەوە و لە بواری کردداریدا هەر لە تاکاکانمانەوە هەتا دام و دەستگا و کارگەکانمان ڕۆژانە خودداگا یاخود ناخودداگا خەریکی شێواننی ژینگەن ئەو ژینگەی کە تەنیا ماڵی ژیانی خۆمان و مناڵەکانمانە هۆکاری ئەمەش لەلایەن ئەوەیە کە خەڵک تەنها بەکاربەرە و زانیاری نییە لەسەر کاریگەری ئەو شتە ڕۆژانە ئەنجامی دەدات لەسەر ژینگە و ژیانی خۆی لەلایەکی دیکەوە ئەرکی پاراستنی ژینگە بۆ کەسانی دی و دەسەڵاتدارەکان بەجێهێڕاوە ئەمە لە کاتێکدایە ئەم ئەرکا لە پێشکەوتوترین وڵاتانی جیهاندا لە پەنا ئەرکی دەسەڵاتدا بە ئەرکی تاک بە تاکی کۆمەڵگەدا دەنرێت و هەموو کەسێک لە هەر کارێکا کە دەیکات پێویستە بیر لە کاریگەریەکی لەسەر ژینگە بکاتەوە و بژاردەیەکی دروست هەڵبژێرێت. من بۆ هاوڵاتی ئەم دیاردەیەم زۆر پێناشرینە ئەگەر بێت و ئەم دیاردەیە درێژە بستنێ ئەوە بەڕاستی شارەکەمان بەرە وێرانی دەچێت و بەرە ناشرین بوون دەچێت دوای ئەوە لەسەر شەقامەکان ئەبینین چەندان شۆفێرمان هەیە سەرنشینیان لەگەڵا لە جامی سارەکانیانەوە دەبە فڕێدەدان قوتوی بیپسی فڕێدەدەن ئیتر پاکت فڕێدەدەن هەر شتێک لەم بابەتانە ئەمەش لە دوای خۆیان فڕێدەدەن هیچ بیر لەوە ناکەنەوەوانە دەبینن کەسێکی بەتەمەن کەسێکی بە ساڵات چووکە لە کۆمپانیەکانی گارێکە زیش دەکات یاخود لە شارەوانەکان دادێتوانێ و بە سەرۆریشی سپی و پشتی دەچەمێتەوە هەموو ئەمانە شتێکی ناشرین بەڕای من پێم باشە هەست کەسە و لە ئاستی خۆیەوە هیچ فڕێنەداتە سەر زەوی چونکە زەوێکی جوان و ژنگێکی جوانمان هەیە دەبێت بە هەمووان بیپارێزین. ئێمە وڵاتێکی زۆر جوان و ڕازاوامان هەیە زۆر فراوانە زۆر هەموو شتێکی تا مەوجودە لەبەر ئەوە ئەگەر خاوێنی تیاڕا بگرین شتێکی زۆر باشە بۆ هەمومان لەبارەی ئەوەی کە تووشی نەخۆشی نابین لەبارەوەی کە شارەکەمان وڵاتەکەمان وڵاتێکی جوان بێ ئێستا بۆ نمونە ئێمە کاچینە خاری سیرەکەی نیینەوە ئەڵێن یەک شتی بەسی لە عەرزەکان نەکەوتووە بەس لێرە ئاوەکە فڕێیان کلنێکسەکە فڕێن یعنی هیچ حساب بۆ هیچ شتێک ناکەن بەڕاستی ئەمە دادەیەکی زۆر ناشرینە پێویستە هەمومان هەوڵ بدەینکەوە ئەم دادەیە نەمێنێ. کاگلشک بەڕێستامەکەەوەی کە لە ناو قایمقامەتی شاری سلێمانیە کارەکەن ئەمڕۆ ئێمە لە تانجە ڕۆبووین ئەوەی بینیمان کارەساتێکی هەم ژینگەی هەم مرۆڤی هەیە بەڕاستی ئەگەر بێت و حکوومەتی یاریمی کوردستان فریایە منەکەوێت لە داهاتوویەکی زۆر نزیکە هەزارەها جۆری نەخۆشی بڵاوە بێتەوانێ لە هەمان کاتە ئەو دوکاندارانەی کە بۆ نمونە ئەو بوتڵە ئاوانە ئەفرۆشن ئەوانەی کە لەناو کارتۆنان بەردەوام لە بەردەم تشکی خۆران ئێوەکو قایمقامەتی شاری سلێمانی چیتان کرد؟ دەستان خۆش بێ وەکو بەڕێز ئاماژە پێیا بەداخەوە ئەم موادە پلاستیکانە هەم کاریگەری خراپی هەیە بۆ سەر تەندروستی هاوڵاتیان هەم لە ڕووی ژینگەیشەوە چەندین ساڵێت تاکو شیە بێتەوە لە ژینگە ئامێنێتەوەش کە لە ڕووی ژینگەیشەوە زیان بە سروشتی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی ئەگەێنێ ئێمە وەکو لیژناوەشەکانی قایمقامەتی سلێمانی لیژنەیەکی تایبەتمەندمان هەیە کە تایبەتە بە ئای لە بتڵراوەکان ئای پلاستیک بەداچوونی وردەکا بۆ کارگەکانی ئاو و کۆگاکان و شوێنی هەڵگرتن و گواستنەوە و هەموو ئەو مەرجانەی کە پێویستە بەداخەوە لە ڕابردووە ئەو ئەوانە لە بەر تیشکی خۆردانرا لە پلەیەکی گەرمی بەرزە بەنسبەت ئای بتڵەکان کە بە غازی ئۆزۆن بە گازی ئۆزۆن تاقیمەکرێت کە ئۆسریە لە کاتی بەرکەوتنی تیشکی خۆر ئۆکسسیجینێک شیە بێتەوە ئەو ئۆکسسیجینە لەگەڵ پێگاتەی پلاستیکە لە پلەی گەرمی بەرزە تەفاعولەکە و مادەی دایۆکسان دروستەکە ئەم مادەی دایۆکسانە لە کاتی بەکارهێنانی مرۆڤ لە کاتی خواردنەوەی ئاوەکە بەشێک لە پێگاتەی مادەی دایۆکسانەکە جسمی ئینسانەوە کە ئەمەش بە مروری زەمن لە جسمی ئینسان هەنیشە و کارگەری خراپیە لەسەر تەندروستی ئەبێتەوەی مادە شێرپەنجەیەکان لە جسمی مرۆڤ دروست بێ و مەناعی نەمێنێ ئێمە وەکو قایمقامەتی سلێمانی ڕێگریەکەین کە لەسەر شەقامەکانیان لە
پلەی گەرمی بەرزایان لەبەر تیشکی خۆر ئاودانرێ پێیسە لە پلەی گەرمی 25 کەمتر بێ ئەگەر لە سێبەرش بێ ناوە پلەی گەرمەکەی لەسەر و 25ەوە بێ بەنسبەت مادە پلاستیکانەوە ئەوانەی کە بە خۆراک بەکاردێنرێ هەمویان پێویستە پلەی گەرمەکان لەسەر و 25 نەبێت کە گەشتە سەر و 25 مادەیەکی تایە مادەی دایۆکسانە شیە بێتەوە تێکەڵی ئاواکا بێ بەداخۆم پلاستیکانە لە ڕووی کوالیتیشەوە بەشێکی زۆریان ڕێژەیەکی زۆر هێوی میتاڵەکانیان تایە کە کانزا قورسەکانە کە خواردنی تێکریان شلەمەنی تێکرێ بەشێ لەو کانزا قورسانە تێکەڵی خواردن و شلەمەنەکە بێ لە کاتی خواردنی مرۆڤ بەکارێنانی مرۆڤ ئەچێتە جسمی ئینسانەوەش کاریگەری خراپی هەیە ئێمە بۆ وردی چاودێریەکەی کارمان لەسەرەوە کردووە کە کوالیتی ئەو پلاستیکانەی کە بەکارێنە بۆ ئای لە بەتڵراوەکان بەردەوام پشکنی بۆکەن لە ڕێگەی بەڕاتی کوالیتی کۆنتترۆلی سلێمانی و لە ڕێگەی زانکۆی سلێمانی و چەند کۆمپانیایەکی ناوخۆی کە هاوکارمانن بۆی کە ڕێگری بکەین لەو پلاسیکانە کە بێ کوالیتی بەکاری بێنن بەڵام ئەتوانین بڵێن فریە هەموویەکەین ئەوەی کە ئێستا لە شقامەکانە ئەیبینم من یاخود لە شوێنی سەیرانگاکانە ئەمە ینی هیچ چاودێرێک نییە بەسەر ئەم کەسانەوە بێت بوتڵە ئاوەکە لە بەردەم تیشکی خۆرە چەنەها کاشمێر لە بەردەم تیشکی خۆرە و ئەشی فرۆشێت بە هاوڵاتی وەکو باسم کرد ئێمە لیژنەیەکی تایبەتمان هەیە بەو کارە بەڵام بەدەر لەوەش ئێمە وەکو قایمقامێت 38 لیژنەمانەیە هەموو لیژنەکان دەستکراون لە کاتی بوونی ئاو لەبەر تیشکی خۆر لە شوێنە گشتەکانە ئیجراتی یاساین لەگەڵاکەین ڕۆژانە چەندی شوێن ئێمە غراماکەین و شوێن هەیە دامەخستۆ درراوە بە دادگەشە سەرەوەی کە پابندی ڕێنمایەکان نەبوو باشە لەم ساڵدا ئەوەی کە ئەیبینین وەکو بڕیاری کە بەڕێستانم خوێنتەوانێ لە ماوەی ڕابردووە ئەو دوکانارانەی کە بڵێنەمانە ئەفرۆشن ئەو بوتڵە ئاوانە یان ئەو کارتۆنانە بخەنە و دوکانەکەەوە بەڵام بەردەوامی ئێمە ئەم دیارێ ئەبینین ئێستا کە لێرە هاتووم لە زۆربەی گەڕەکەکانە من نامەوێت باسی گەڕەکەکان بکەم ناوی گەڕک بهێنم بەڵام لە زۆربەی گەڕەکەکانەوانی مارکێتی لێ بە بەردەوامی ئەمە هەیە ئایا لیژنێ ڕۆژانە دەرئەچێ یان مانگانەیە یان 6 مانگ جارێکە بۆیە خەڵک خەمساردە ئێمە لیژنێکی تایبەتمەندمانەیە هەموو ڕۆژێ دەرەچێت کە نوێنەری بەڕاتی تەندروستی و کوالیتی کۆنتترۆل و ژینگەشی تایە دەرەچێت بۆ کارگەکانی ئاو سەردانیانەکە بۆی کە هەروە بۆ مارکێتەکانیش دەچێت بۆ کۆکاکانیش دەچێت بە دڵنیاییەوە بە سەدان شوێن ئیجراتیان لەگەڵاکراوە شێوازی کارکردنی ئێمە یەکەم جار ئاگاداریانەکەنەوە دووەم جار خرامەکردنە سێم جار داخستن ئەگەر پابندم ئەو کاتە لە ڕێگەی پشت یاسای قایمقامێت سلێمانی سکاڵای یاسایی لەسەر تۆمارەکەین بە دڵنیاییەوە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە شاری سلێمانی تا ڕادێکی زۆر باش ڕێگری کراوە لەوەی کە لەسەر شقامەکان دانرێ وەکو باسم کرد بە سەدان شوێن ئیجراتی یاسایان لەگەڵا کراوە بۆی کە پابند نەبوون بەدڵنیە ئەو کەسانش کە ئاو لەبەر تیشکی خۆریان لە پلەی گەرمی بەرزادانێن ئەگەر سێبەریش بێت لە پلەی گەرمی سێرمۆمیتەریان پێ لیژنەکەمان کاچن دەرجە حرارەی و شوێناگرن ئەگەر سێبەریش بێ پلەی گەرمەکەی لەسەر و 25 پێوە بێ بە هەمان شێوە ئیجراتی یاسایان لەگەڵاکەن پرۆژەی ئەم ساڵتان بۆ پەرلەمان چیتان کردو شتێکی تایبەت هەیە کرابێت بۆ ئەوی تر ڕێگیری کرێت هۆشیاری تەواو یەک حاڵەتی تریش هەیە هەر پێیوەستە بە پلاستیک و پێکاتەکانیەوە لە ڕابردووە وەزارەتی تەندروستی ڕێنمایی دەرکرد کە لە نانۆخانە و فڕنی سەمونەکان زەرفی نایلۆن بەکارنەیە کەیش بە هەمان شێوە کاریگەری هەیە بۆ سەر تەندروستی و سەر ژینگە ئێمە و قایمقامێت سلێمانی لە ماوەی ڕابردووە چەندین شوێن غرامە کراون و داخراون لەسەرەوەی کە نایلۆنیان بەکارێنەوە لەبەرەوەی کە خۆدان نەزان سەمون و نان بە پلەی گەرمی بەرزەچێتە ناو نایلۆنەکەەوە ئەیش بە هەمان شێوە بەشێ لە پێکاتەکەی شیە بێتەوە لە کاتی بەکارێنیان ناخورێ بەشێکی زۆری و علاگە و پلاستیکانش بەداخۆ ڕسایکردن ینی موادی ئەوەلیژ نین موادی سەرەتایی نین کە تەنانەت بۆ بەکارێنانی خواردنیش ناشێ ئێمە ئیجراتی یاسایمان کردووە لەگەڵ ئەو شوێنانە لە ئێستاە هەوڵەکانمان تون کردوێتەوە کە ئەو نانۆخانە و فڕنی سەمونەکان لە پارێزگای سلێمانین بە هاوکاری بەڕاتی گشتی تەندروستی سلێمانی و ژینگە و کوالیتی کۆنتترۆل و چاودێری بازرگانی و ئاسایش سلێمانی کە نابێت لە نانەخانەکان بە هیچ جۆرە زەرفی نایلۆن بەکاربێنرێ هەم لە ڕووی ژینگەوە کاریگەری هەم لە ڕووی تەندروستیشەوە شاخی گۆیژە ئەبینین ئێمە بۆ سەیران گەشتەکەین بەڵام هەرچی ئەو بوتڵانەیە کە بەکارێتەوە یان ئەو شوشەکانیش بە تایبەتی هەڵە درێتەوە خوار شاخەکە قایمقامەتیش بەداخەوە ئەوە کێتە سەر ڕۆشنبیری کەسەکان کە خوانە چن بۆ سەیران پێویستە هەمووکمان هەست بە بەرپرسیارەتی بکەین ئەو پاشەرەوەی کە پێمانە بکەینە زەرفێکی تایبەتەوە ئەگەر شوێنی تایبەتی لێ نەبوو خۆمان لە ڕێگەی سیارەکەمان بگوێزنە شوێنێکی تایبەت ئافڕێین ئەوە بە دەرجەیەک بن پێم وایە کە سەر ئاسی ڕۆشنبیری و کەسانێک کە ئەو حاڵەتەکەن دووەمیش ئێمە قایمقامێتی سلێمانی لەگەڵ شارەوانی سلێمانی ئێستا تیمی بەردەواممان هەیە بۆ شاخی گۆیژە بۆی کە ڕێگری بکەین لەو حاڵەتانە و ئەو کەسانش کە بۆ کاراڵەسن ئیجراتی یاسایان لەگەڵا بکەین داوتەی بەڕێزت هەم بۆ خەڵک هەمیش بۆ هەنگاوەکانی من داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەم یەک دیاردە هەیە کە دەفری پلاستیک ئەوانەی کە شربەت و پێکاتەکانی تایە کە ئەیکڕن بۆنە دەفرێکی ساردیە کرێ دوای ئەوەی کە ساردەکەی خوا دەفرەکە ئاوێکی تێوەڕێیا و بەکارێنێ بۆ ئاویان بۆ شتێکی تر لە ڕووی تەندروستی و بە هیچ جۆرە گونجاو نیە چونکە ئەو دەفرانە تەنها بە یەک جار بەکار بێت ئەگەر بە پلەی گەرمی گونجاوی خۆشی بێتەوە ئەگەر ساردی تیا بوو بێت
لە ڕێگەی ئاوە پاک ناکرێتەوە پێگاتەی شیرینی ساردیەکە کە شەکری تیا بەکارێت لە ناو دەفرەکە ئامێنێتەوە ئەمەش بە مروی زەمن بەکتریا ناوێ گەشاکە و کاریگەری خراپێ بێ یان کونیلەی وردی هەیە کە ئەو پێگاتانی تیا هەڵەگرێ بۆیە ئەو دەفرانەی کە بەکارێنن یان ستیل بێ یان شوشە بێ زیاتر پێگاتەی شوشە بەکاربێن بۆ کاری ڕۆژانیان بەدەر لەوەش بۆ هەڵگرتنی خۆراک یان بۆ مامەڵەکردن لەگەڵ خۆراکە زیاتر دەفری شوشە بەکاربن لەبەر پلاستیک بەدڵنیایە کاریگەری بێ لەسەر تەندروستیان بێگومان هیچ کوالێتێکی کۆنتترۆل هەیە لەسەر سنوورەکانەوە کاتێک ئەم دەفرە پلاستیکە ناتەندروستانە دێنە ناو هەرێمی کوردستانەوە بە بێ هیچ گوێدانە بارێکی تەندروستی داخڵە بێت دوای ئەوەی قایمقامەتی سلێمانی کاری لەسەر و پلاستیکانە کرد خۆشبەختانە ئەو کۆمپانیانی لەسەر سنوور کاری کوالیتی کۆنتترۆلەکەن ئێستا پشکنی بۆ پێکاتەکانی پلاستیکەکە نەتوان بڵێن بە بەراورد بە ڕابردوو ئاستی داخڵبوونی بەرهەمی بێکوالیتی زۆر باشتر بووە لەبەرەوەی کۆمەڵە جیازی پێشکەوتویانەیە کە پشکین بۆ بەرهەمەکانەکەن بەڵام ئێستاش لە ئاسی تومحەیەمان نییە پێویستە لە ڕووی کوالیتیەوە زیاتر سنوورەکان کۆنتترۆل بکرێت ئەو بەرهەمانەی کە داخڵە بن ئەگەر بۆ خواردن بۆ بەکارهێنانی خواردن شیاو نییە ڕێگە نەدرێت کە بۆ بەکارهێنانی خواردن بەکاربێنرێ و بێتە ناو هەرێمی کوردستانەوە. پلاسیک یەکێکە لە مەترسیەکان بۆ سەر ژینگە و تەندروستی مرۆڤ. نێوەندە ژینگە پارێزەرەکان هۆشداری دەدەن کە پاشەڕۆی پلاسیکی بۆتە مەترسی بۆ سەر خاک و ئاو و چەندین زیندەوەری دەریایی و وشکانی و کەرتی کوشت و کاڵ و سەرنجام مەترسی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بۆ مرۆڤ. شتێکی خراپە باش نییە چونکە و پلاستیکە و ماوێکی زۆر ئەمێنێتەوە و خۆی لەسەر بتڵەکە ئاماژەی پیاوەکە ئەبێت چی لێ بکرێ بەڵام خەڵکیش ناقینە لەبەرەوەی لە ڕێگەوە حکومەت کەمتر خەمە چونکە پێویستە شوێنێکی تایبەت بۆ ئەو مادە پلاستیکانە دابدرێ بەڵام هیچ شوێنێکی تایبەت نییە ئانی تۆ دیقەت وەسەر ئەو زادە ئامە ئەمەی دوو سەلی خۆڵیتیان نبینی یا کابراش فڕێە چی لێ بکە ئانی هەم خەتای خەڵکە کە هۆشیارێکی ئەوەندەی نییە کە فڕێنەدا لە سەرجادە و لە شوێنە گشتەکان هەم لە لای تریشەوە کەمتەرخەمی حکومەتی تیاکە شوێنی تایبەتی دابین نەکرەوە بۆ فڕێدانی ئەو پاشەڕۆ پلاستیکانە. ئەوەی داواکاری ئێمەیە لە بەرنامەی هەنگاوە بۆ ئێوەی هاوڵاتیانەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە بە بەرپرسیارەتی بوون بەرامبەر بەم ژینگەی کە هەیەە هەست بکەن کە ئەمەش وەکو ماڵی خۆیان لە خۆڵ و خاشاک و لەو مادە پلاستیکانی کە هەیە بیپارێزن. هیوادارین بەرنامەی هەنگاو توانی بێتی ئەم جارەش تشتێکی تر بخاتە سەر ئەو کێشە و گرفتانەی کە لە نێو ئەم کۆمەڵگەیەدا هەیە تا بەرنامێکی تر و هەنگاوێکی تر ماڵتان ئاوەدان دێت.